فلا تعجل عليهم إننا وما أظن الساعة قائمة يوم يرددت إلى ربي اتخذ عند الرحمن عهدا وقالوا اتخذ الرحمن ولدا. بسم الله الرحمن الرحيم. پێشەکی بەناوی خۆم وستافی نوری حکمەوە خێراتێکی گەرمتان لێکەین یاخوا بەخێر بن عەزیەتان پێشاوە خوای گەورە بەقەدر بۆتان بنووسێت. ئیتر کاک سامانگیان ئێمە لە سەرەتاوە کە دەستمان کرد بەم ختمە و بە شەوانی قەدرۆوانە سەرەتاکەی گەڕێتەوە بە 20 ساڵ لەمە و پێش. لەمە و پێش ئیتر تقریباً ئەم منتیقە ئاوا نەبوو، کارەبا و تەرتیبات و ئەو شتانە هەر شەوێک لە ماڵێک ئابوونجاریا بوو چرامان داگرسان. الحەمدولیلا وردە شتەکە فراوان بوو لەخوا بەزیاوێت، یعنی ڕۆژانە کە ختمەماندانا ئەگەر بگەشتینایەتە 5 ئافرەت یەک جوزئیشمانە خوێن فریان نەکەوتین. بەڵام لە سای خواوە الحەمدولیلا خۆی بە تەبیعەت خۆتان نەزانن قەدر و ختمە و ئەو شتانە وەکو مخناتیز وایە ئینسان ڕاکێشێت. وردە وای لێ هات ئەم مزگەوت کرایەوە، دوایی ئەم ئەنجومەنە کرایەوە الحەمدولیلا و کاتە تقریباً ناوچە بوو. پرۆژەکەمان گەورەتر کرد الحەمدولیلا لەخوا بەزیاوێ. ئیتر لە ماڵان دەرچوو تۆزێ ئەحیا بووینەوە، چونکە تۆزێ ئەکمانە خستە سەر ماڵان هەر شەوێک دادەیە قوبوڵیە کرد و ئەو ئەرگەی خستە سەرشانی خۆی. دوایەوە گەڕانی شیرینی و جاری وا بوو ئاوا چێشتوشتیشیانە کرد ئەو کاتانە شەوگار زۆر درێژ بووانە. وڵای ئیتر وردە دوایەوە کە ناوچە کرایۆ ختمەکەمان گەورەتر کرد. ئیتر الحەمدولیلا لەو ساوە تا ئیسا تقریباً ئەوە 7 ساڵە بێ ئەم میمۆریەمان لایە. من خۆم سەرپەرشتیەکەم هەتا کارەبا بڵێن ئەم هینە نەبوو، ئەم بینا نەبوو، بیناکەی خوارەوە بوو کارەبا چونکە مۆلی دەبوو بەیانە سەعات دەستمان پێکرد 11 لێ ئەبووینەوە. بەڵام خواستیان زیاتر بوو لەسەر ئەوەی کە ختمە زیاترکەین، جزء زیاتر بخوێنین. جارێ ئەوە پوری خەجەیەکمان لای ئەڵێ بە هەرەمووی بخوێنین اینجا بڕۆین. بەتەبیعەت وایە پێی بکرێ شەو ڕۆژ ناچێتەوە، خوا پاداشتی باتەوە. یەکێکە لە هاندەرانیش زۆر زیرەکە بەو تەمەنەیشەوە خوا پاداشتی باتەوە. ئیتر وڵای لەخوا بەزیاوە لەو ساوە تا ئیسە درێژەمان پیاوە ئیسەش الحەمدولیلا دوومان تەواو کردەوە بەرەو 3 ئەڕۆین لەخوا بەزیاوێ و عادەتی قەدری جوای الحەمدولیلا خەڵ ڕائەکێشێ بەرەو خۆی هەتا بێ پرۆژەکەش الحەمدولیلا گەورەترە بێت. وڵا هەموو شەوی قەدرە دانیشتین و بەشداریەکەین و تەرایحەکەین و ئیتر نوێژەکەین و لەخوا بەزیاوێ شەو نوێژەکەین و ئەم ختمەکەین و شەوێ وایە 2 ختمەکە شەوێ 2 جیزەکەین شەوایە 3ەکەین و ڕۆژ 3یانەکەین و 4ەکەین و ئاوەها. وڵا تا ئیسا هەموو دەڕۆژە ختمەیەکمان کردو، هەموو دەڕۆژە هیرێک ختمەیەکمان کردو. ئیسا 2 ختمەمان کردو بۆ 3 ئەڕۆین. وڵا گوێ ئەگری، وڵا من گوێ ئەگرم تەماشای ئەو هینەوەکەم قورئانەوە کرد. ئیتر قورئان نازانم بخوێن. ئەمە 3 ختمەمان تەواو کردو لەخوا بەزیێت. 2 ڕۆژ بەس 2 ڕۆژ نهاتووم، ئیتر هەمووی هاتووم. وڵا ئینشەڵا بەردەوامی شوین و خوا یارمەتیمان دا و هەنی هەموو سڵمانی لەخوا بەزیاوی. وڵا گوێ ئەگرین و ئیتر دەستە خەمە سەری سەیری ئەوانەیەکەم و من خۆنەواریم نییە. ئەدە وڵا خۆنەواریم نییە. ئیتر خوا قبوڵی کە گوێی لێ ئەگرم و تەواو. وڵا سەعات 1:12 بۆیرە دوای نوێژی نیوەڕۆ تا سەعات 3 لەیرە ئەبێ. شەوانی قەدر بەتەمان زیرە. وڵا ئیشەڵڵا لەخوا بەزیاوی. هەرە وڵا خۆمانە هەر نەڕە ڕەمەزە گەرم و گوڕویەوە. ئیتر شەوێکی یعنی خوا ئەیزانەکەویتە ساڵێتە ناکەویت. ئەرە بەخوا. بسم الله الرحمن الرحيم. ئەمڕۆ من نەدا هۆشیار قوتابی نوری حکمەم وەکو هەموو ڕۆژانی هەفتەیەک لە نوری حکمە دەرسمان دەبێت بۆ ختمکردنی قورئان و لە مانگی ڕەمەزاندا ماشاءالله 3 جار ختممان کردووە لێرە. ختمەکان هەموو ڕۆژانی هەفتەیەک شەمانەیەین لیان هەموو ڕۆژێک بەردەوامە بێت. مانگی ڕەمەزان مانگێکی زۆر بەرەکەتە. وەڵام ماشاءالله دیمەنێکی زۆر جوانە. ژنانی بەتەمەنیان لەگەڵ چەندەها منداڵان و ژنانی ئافرەتانیان بۆ ئەوەی ختم بکەن شەوانە سەعات 11 بۆ 12 لێرە حازرە بین بۆ ئەوەی ختمەکە بکەین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله ثم الحمد لله. من كنسرين غفار حمد صالح بەرپرسی ئەنجومەنی خوشکانی سیروان و پاشان سەرپەرشتیاری بەشی خوشکانی دەستگای نوری حکمە لە سیروان. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار. ئێمە چەندین ساڵە لێرە بە پرۆژە و پلان و بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان لە خزمەت یابووین کە مانگێکی پڕبەرەکەتە بۆ ئێمە و بۆ سەرجەم مسڵمانان
لێرە ئێمە لەو پرۆژە و پلانانەمان کە دامان ناوە ساڵانە ختمی قورئانی پیرۆزە کە جوانترین و باشترین کەلامی خوای پەروەردگارە لێرە ئێمە لەگەڵ قاریئەکە ئەڕۆین گەنج پیر مناڵ هەمووی بەشدارە لێرە لاپەڕە لەگەڵ قورئانەکە چەند ڕۆژانە چەندین جار ختمەکانەکەن لە ماوەی مانگی ڕەمەزانە هەموو ساڵێ 3 ختمی قورئان لێرە تەواو ئەکەین. سپاس بۆ خوا کەوا مستعید و ئامادە بوویەکی باشیش لێرە بەشدار ئەبێ بە تاکی جاری وە هەیە تا بە کەمترین کەس کە لێرە بەشدار بێ 50 خوشک بەرجا بەشدارە تا هەفتە ئەچێ. سپاس بۆ خوا کەوا دەرگایەکی خێرە لێرە توانیمانە لە خزمەت ئەو قورئانە جوانە تاکو بتوانین سەکینەت بۆ دڵەکانی خۆمان بۆ چاردەورمان بۆ خێزانمان بۆ شارمان بێنین. سپاس بۆ خوای پەروەردگار کەوا خوشکانی ئێمە لە گەنجان لە پیر هەمووی ئامادەیی تایە بۆ خزمەتکردنی قورئان. خوای پەروەردگار لێمان وەرگرێ، خوای پەروەردگار بکاتە توێشی بۆ قیامەتی هەموومان و بۆ خێزانەکانمان.